سڵاوتان لەبێت لە دوێنێ و نزیکەی دەجار سنووری هەردوو گوندی مژێ و کەڤنە مژێ سەربەناحەی دێرەلووک بۆردومان کراون و ئەمڕۆژ گول لە تۆپێک لە ناو گوندی مژێ کەوتە خوارەوە و ئاگرێکی گەورەی دروست کردووە، بەڵام زیانی گیانی نەبووە. ئازاد هەمزۆ موختاری گوندی مژێ بە 1964 وت دوو ڕۆژە شەڕێکی قورس لە سنووری گوندەکەیان هەیە، دوێنێ بە فڕۆکە سنووری گوندەکەیان بۆردومان کراوە و ئەمڕۆژ بە گول لە تۆپ. بەهۆی ئەو بۆردومانانەی کە لەلایەن تورکیاوە دەکرێت، ئاگرێکی گەورە لە ڕەزوباخ و دارستانی سنوورەکە کەوتۆتەوە، بەڵام وەک موختاری گوندی مژێ باسی دەکات ڕێگەیان پێنەدراوە کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەن، بۆیە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە و ئاگرەکە نزیکەی 100 ڕەزوباخی گوندنشینانی سووتاندووە و خۆشی زیاتر لە 500 دارگوێزی تری سووتاون. قەسابەکانی کوشتارگەی سلێمانی ئەمڕۆ کوشتاریان ئەنجام نەداوە و سەربڕخانەکان داخران. دکتۆریش دەڵێت ئەگەر ئەمە چارەسەر نەکرێت قەیرانی نەبوونی گۆشت لە شارەکە دروست دەکات. هۆکاری داخستنی سەربڕخانەکە ئەوەیە کۆمپانیایەکی کەرتی تایبەت بڕی 2000 دینار بۆ هەر ئاژەڵێک وەردەگرێت کە لە کوشتارگەکە سەری دەبڕێت. دکتۆر تارق عەلی پزیشکی ڤێتەنەری لە کوشتارگەی سلێمانی بە 1964 وت کۆمپانیایەکی کەرتی تایبەت کە مۆڵەتی حکوومەت و وەزارەتی تەندروستی هەیە بۆ هەر ئاژەڵێک کە لە سەربڕخانەکان سەری دەبڕێت خوێنەکەی وەک سامپڵ وەردەگرێت و پشکنینی بۆ دەکات، لە بەرامبەردا 2000 دیناریش لە هەر قەسابێک وەردەگرێت. دکتۆر تاریق دەڵێت ئەمڕۆ کوشتارگەکە داخراوە و سبەینێش دادەخرێت، بەڵام دەبێت بە زووی چارەسەر بکرێت چونکە قەیرانی گۆشت لە سلێمانی دروست دەبێت. بە شێوەی گرێبەست 58 کەس بۆ سایلۆی کەلار دادەمەزرێن. بەڕێوەبەری سایلۆکەش بە 1964 وت لەسەر جەمبەشەکان کارمەندیان دەوێت و گرێبەستەکە حکومیە و ساڵانە بە گوێرەی توانای دارایی حکومەت و چالاکی کارمەندەکە نوێ دەکرێتەوە. ئەمڕۆشەمە کاروان ڕەوف بەڕێوەبەری سایلۆی کەلار بە 1964 وت لە شۆفێر، پاسەوان ژمێریار، کارگێڕی و سەرجەمبەشەکانی دیکەی هەیکەلی سایلۆکە کارمەندیان بە گرێبەست وەردەگرن. وتیشی مەرجە ئەو کەسانە دانیشتووی قەزای کەلار بن، بڕوانامەی ئامادەیی و دیبلۆم و بەکالۆرسیان هەبێت و موچەکانیان تا 500,000 بەپێی بڕوانامەکەیان دەبێت. بەڕێوەبەری سایلۆی کەلار وتیشی خوازیاران بۆ پێشکەشکردنی فۆرمی دامەزراندن بە شێوەی گرێبەست بۆ سایلۆی کەلار و خوێندنەوەی مەرجەکانی پێشکەشکردن و بە شێوازی خاڵبەندی دەتوانن لە ڕێی فۆرمی ئەلکترۆنی داواکاری پێشکەش بکەن و فۆرمەکە لە ئێستادا لە سایتی 964.kr دانراوە و دەتوانن وەری بگرن. کاتێکی خۆش.